کارێکی سەرەکی ئێمە وەکو پزیشک هاتوینتە باشووری کوردستان بۆ یارمەتیدانی نەخۆش و برینداری خەڵکی سڤیل، خەڵکی شەڕڤان، خەڵکی ئاوارە، خەڵکی هەر شێوازێک بێت کە ئێمە بتوانین هاوکاری بکەین بە مەبەستی چاکردنی یاخود باشترکردنی دۆخی تەندروستی. ئەوە ئامانجە سەرەکیەکەیەکەوە کارێکی مرۆڤانەیە. ئامانجێکی ترشان بەشانی کارە مرۆڤانەکە هەندێک جار کەسێکی نزیکی خۆت هاونەتەوە هاوزمان هاوخوێنی خۆت تووشی گرفتێکی گەورە دەبێت کە لە ڕووی پزیشکیەوە هەر کەسە لە مەجای خۆی لە بواری ئەمە وەکو پزیشک لە بواری تەندروستی ڕۆڵیژن زۆر گرنگە. من ئامانجی نیشتیمانی بوو سەرەتا کە قەرارم داهاتم بۆ ڕۆژئاوا بۆ خزمەتیان ئیتر ئەگەر ژن بێیان پیاو بێت ئەمە ئەرکێکی نیشتیمانیە، بەس ڕۆڵی ژن لێرە زۆر گرنگە کە هاوکار بن لەگەڵ پیاوان. ئەگەر نەتوانن بەشتی تریش وەکو لە بوارەکەی خۆیان ئەتوانن خزمەت بکەن بواری تەندروستی. لێرانە ژنی حامیلەمان بینی پێویستیان بە دکتۆر بوو، یعنی ئێمە دوو ژنین 16 پیاوە. هیوادارم لە کەناڵەکەتانەوە لە ڕاگەیاندنەکەتانەوە ئێمەیان بینی دوای ئێمە ئیشەڵا تیمێکی ژنانە تەندروستی لە بواری خۆیانە لە هەر بوارەکان بێن خزمەت ڕۆژئاواکەن. ڕۆڵی زۆر گرنگی هەیە، دەوری گرنگی هەیە.